پشت لە نەوا و ڕوو لە کڕێوە. شیعری 1965 تا 1979 عەبدوڵڵا پەشێو. پەشیمانی من هەڵە بووم لە ڕۆژانی جوانی و گەنجیم بەپەلە بووم، هەر نەسرەوتم بە شوێن هەستێکی ون کەوتم، تاکو لەسەر سنجی نەرمی خەیاڵی پوچ کە بووم خەوتم. ڕابرد گەنجی تاوێک نەمدی بەری ڕەنجی، زۆر بەردەرگەی نازدارێکم کوتایەوە، تاکو چڵی ژینی گەنجیم ڕووتایەوە. ئەوسا مۆمی هەستیتە زیو بۆ ژیانی پرشن بەزی و داگیرسا درەوشایەوە. بۆی دەرخستم ڕێی سەرە و ژوور، ڕێگەی کۆشکی ئامانجی دوور. بەڵام پاش چی؟ بەڵام پاش چی؟ پاش ئەوەی خەمگەرای دانا لە دڵی شێت و مەستمدا، هەرچی جوانی و ڕۆشنایی بوو سەد مخابن لە دەستمدا. 1965 هەولێر. جوانی ئەفسوناوی. هەموو شتێک جوانە لە تۆ، ناسکردن تاسە گفتوگۆ، بەڵێندان سەردان هاتوو چۆ. چەندە جوانە شەپۆلی پێکەنینی ناز، کەختووکەی جانم دەدا بە سەداواز. لایلایە بۆ خەوتنم لە باوەشی گەرمی مراس. ئای چەند جوانە ڕەوتت بەرەو قوتابخانە، بە هەنگاوی وردیلەی سووک وەک پەپولە لەنجە بکات بۆ ماچێکی لێوی گوڵوک. هەموو شتێک جوانە لە تۆ، سۆزی گەرم بزەی نەرم دڵتەڕیت و چێژی ناسک، جار جار چپەی تێکەڵ شەرم. چەندە جوانە پەنجەی لە خۆ نەرم و شل، تافگە کەزی ئارموشینی پەخش و خاوی سەرشان و مل. چەندە جوانە قژی تەنکی سەر ناوچەوان، کە وەکو تەم سەماکە لەسەر بەفر و گوڵەرخەوان. هەموو شتێک جوانە لە تۆ، وردە نیگا چاو برۆ
گێڕانەوەی بیرەوەریت، باسی خۆشی و دەردەسەریت، باسی دەستە خوشکانی خۆت، باسی شیعری بێتام و بۆت، باسی دواڕۆژ، باسی ناوماڵ، باسی ناوی یەکەم مناڵ. 1966 هەولێر. بۆ کچێکی کاڵ. لە دوورەوە ناوت بیستوم، ناشارەزا خۆشت بیستوم، گوایە لەگەڵ شیعرەکانما زۆر ژیاوی، شەوەهای شەو تەزووی شیرینیان پێداوی. نەتناسیوم بڕوا بکە نەتناسیوم، ئەو جیهانەی تۆ دەتەوێ هەرگیز لای من دەست ناکەوێ. جیهانی من هەمووی خەمە، زەردەخەنەی یەکجار کەمە. تەلاری من کەلاوەیە، جێی پەرتووک و هۆنراوەیە. ئەوەی ڕووگەی دڵ و چاوە، تەنیا بتێکی شکاوە. دوور بە لە من، لە ژینی من، لە چاوانی بەدبینی من. دوور بە لە من، لە هەڵبەستم لەو چەپکانەی بۆ شاچەپکێیان بەستم. 28 دەی 1968 هەولێر. کاک. پێش ئەوەی بێمە بەردەمت، کام بیری جوان خورپەدارە، کام دێڕ هەڵبەست زۆر بەکارە، شانەی دەکەم وەک پەرچەمت. لە ماوەی چاوقوچانێکدا 1001 خەونی شیرین، دەمکەن بە مەم دەتکەن بە زین. لە خەیاڵما پاییز بەهاری لێدەتچێ، درەختی ڕوود گەڵای سەوزی پێوە دەلچێ. بەڵام سەد ئاخ ئەی دەروون پاک، کاتێ بانگم دەکەی بە کاک. کاک وەکو مار بەرەو گوێچکەم جینگڵ دەدا، کە دێمە گۆ خۆی لە زمانم لول دەدا. هێدی هێدی قوتم دەدا، کفنی زەردی ناومێدی. من لە دڵ تام، لە دەروون تام، لە گلێنەی چاوی ڕوون تام. شەرم مەکە بە ناوی ڕووت، ناوم بێنە پڕ بە گەروت. با لە یەکتر ئاشکرابین، تاکەی لە ناو ئاگرابین. نە تۆ خوشکەی نە من کاکم، خۆشەویستی دەروون پاکم.
5/6/1969 کوردستان. لەبەر دەرگا شەو ڕاشکا ئەژنۆم شل بوو مانگ بە تاقی ئاسمانەوە هەڵپڕووکە دەرگەکەتم لێ بکەوە ئەم شەو هاتووم بۆ چنینی چەپکە نێرگزێکی چاوت بۆ وچانێ بۆ خەونێ تۆزە گریانێ لەسەر هەوری قژی خاوت ئەم شەو هاتووم تروسکایی شاری یادگار بانگی کردووم لەگەڵ سیمای مناڵیمە لەگەڵ خەمی شۆڕەبیمە هاتووم و ناگەڕێمەوە یا پێت دەگەم یا وەک مۆمێک دەسووتێم و دەتوێمەوە دەرگەکەتم لێ بکەوە هەر دڵدارەکەی جارانم هەر چێڵگەکەی بەر دەرگەتم هەر تینوەکەی بەرکڕێوە و باو بارانم دەرگەکەتم لێ بکەوە منە و کەسم تا دوێنێ بوو لەناو گەروی ڕووناچیدات شاردمەوە لەناو جامی مەترسیدات خواردمەوە کات لە ژێر باڵی ئاسماندا خەریکە باوێشک دەدات شوێن قولە ڕەشێکی کپە دەرگەکەتم لێ بکەوە شتێک نییە شیرینتر بێ لە خشپەی پێ و چرپەی چپە دەرگەکەتم لێ بکەوە کفت و ماندووی ڕێگەی دوورم وەکو جاران کەمێک لەلات دەمێنمەوە و ڕادەبورم شەو ڕاشکا ئەژنۆم شل بوو مانگ بە تاقی ئاسمانەوە هەڵپڕووکە دەرگەکەتم لێ بکەوە دار و بەردی بەردەرگەتان هاتنەتکە 1969 هەولێر خۆشم دەوێی خاتوونەکەم بیستوتە ئاسمان چەند دوورە من بارتەقای دووری ئاسمان خۆشم دەوێی بیستوتە دەریا چەند قوڵە بەقەد قوڵی گشت دەریاکان خۆشم دەوێی جانەکەم تۆ نووسراوێکی
دێڕت بە قەتاڵی پەرچەم من 4 ساڵە دەتخوێنمەوە چەند باڵی بیرم لێک دەدەم نەتێر دەبم نەتێت دەکەم زۆر دەترسم زۆر دەترسم لەناو دێڕی شیعرەکانما شار بدناسێ کامێرەی چاوی مەرگەوەڕ وێنەت بگرێ و هەڵی واسێ زۆر دەترسم زۆر دەترسم گەر بدناسن پەنجەکانم هەڵوەرێنن شا بسکی تۆش بسووتێنن بەڵام هێشتا من دەربەست نیم هەرچیم دیوە هەرچیم بۆ چاوت نووسیوە نایشارمەوە تا چۆک بدا لە دەروون تا دێوی گومان تا گەورە و بچووک بزانن خۆشم دەوێ خۆشم دەوێ 100 بار تەقای دووری ئاسمان حوتی 1970 کوردستان دوا لاپەڕەی یاداشتی دڵدارێک بەڵێن بدە کە تاریکیم بۆ ڕاناخەی بەڵێن بدە کە شەختەبند ناکەی بەرپێم منیش بەڵێنت پێدەدەم دان بەڕابردووما بنێم پێش چاوی تۆ لە پەرداخی وەنەوشەیی چاوی ترم پێک هەڵداوە پێش نامەی تۆ قژی گەلێ نامەی ترم داهێناوە پێش سنجی تۆ زۆر سنجی تر چەپکە گوڵی تەزووی سووریان بۆ چنیوم پێش ژوانی تۆ زۆر ژوانی تر ڕێگەی دووریان پێبڕیوم شاعیرێک بووم گەرووی وشکم بە دوای قومێک ئاودا وێڵ بوو بۆ بارانی هەر ئاسمانێک نوشتامەوە ئاوی لێڵ بوو گەر دەتەوێ خوێنی دەماری شیعرم بیت داستانێک بیت بێ کۆتایی گەر دەتەوێ خۆشەویستیت بە دوای دانێت ماچی ساردی ماڵاوایی بەڵێن بدە ئاسمانم بیت بەڵێن بدە هەناسەم بیت سێبەرم بیت بارانم بیت تاکو منیش شانۆی کۆنم جێ بهێڵم دەمامکی ڕووم فرێ بدەم دووباڵی پڕ خۆشەویستیم لە گەردنت گرێ بدەم دەی 1970 کوردستان
ئەگەر هاتی تەنیا وەرە ئەگەر هاتی تەنیا وەرە ئەو بارانە پەستم دەکا کە ڕەشەبای لەگەڵدا بێ پەست دەبم بەو گوڵەگەنمەی لەگەڵ ژەنگە پەنجەیان تێگەڵ کێشا بێ ئەی بارانی ساڵی نەهات ئەگەر هاتی تەنیا وەرە بێ ڕەشەبا و بێدەنگ وەرە ئەی گوڵەگەنمی زێڕکفتم ئەگەر هاتی بێژەنگ وەرە ئەگەر هاتی تەنیا وەرە هەروەک لە ناو دڵما تەنیای سەرینەکەم بۆ دوو کەسە دوو کورسی تامەزرۆم هەیە دوو پیاڵەشم هەیە بۆ چای کاتێ بەتەنیا دیتە لام مەمچی دایکم سواری پشتی چیاکان دەبێ چیاکانیش دێن دەرگەی ژوورە غەمگینەکەم دەکەنەوە ناوچەوانی دەرکراوم ماچ دەکەن و دەیسڕنەوە یازدەی نۆی 1973 ڤەرۆنێژ چاوەڕوانی چاوەڕێتم دەگەڕیتەوە سوێن دەخۆم سوێن دەخۆم دەگەڕیتەوە گەر یەک یەکیش سنوورەکان مین ڕێژ بکەن بە گوللە و تیر دنیاش دابێژ دابێژ بکەن هەموو ڕۆژێ لەگەڵ بەری بەیانیدا بەرەو ئاسۆ لە دوو دەدەم دەزوینی گام واز دەکەم تۆ دەبیتە باڵدارێکی ئەفسانەیی و بەیانیەک دێیتەوە لام دەگەڕێیتەوە سوێن دەخۆم سوێن دەخۆم دەگەڕێیتەوە بۆیە ئەگەر بست بە بستی ئاسمانیشت لێ بتەنن هەموو ڕۆژێ لەگەڵ بەری بەیانیدا پەنجەرەکان دەکەمەوە وا هەز دەکەم کە تۆ وەکو توولە نەمام بەیانیەک لەبەر پەنجەرەکەم دەڕوێی بە دیواردا هەڵدەگەڕێی دێیتەوە لام بیستویەکی شەشی 1976 مۆسکۆ ئەگەر ئەم جارە بێمەوە
ئەگەر ئەم جارە بێمەوە بەیانیان وەک بەرخۆلەیەکی ساوە لەناو قەرسیلی پاراوە تل دەخۆم و جایەکی تفت تێر تێر دەجووم تا کفت دەبم پێ و بەلەکم لە شەونمی سارد هەڵدەسووم. ئەگەر ئەم جارە بێمەوە وەک سمۆرە بە دارگوێزە بەرزەکانە هەڵدەگەڕێم، وەک پەڵەیەک هەوری نەوی بەسەر کێڵگە سەوزەکانە دەخولێمەوە، وەک شەنگەبی بەسەر چەمە بەسەر گشت زنارەکانی کەنارە دەچەمێمەوە. ئاخ بەس ئەم جارە بێمەوە. ئەگەر ئەم جارە بێمەوە سەرنج دەدەم گوڵەگەنم چۆن زەرد دەبێ، هەنار و سێو چۆن پێدەگەن قەتەیەکان هێلانەیان چۆن چێ دەکەن. سەرنج دەدەم زەڕنەقوتە چۆن باڵ دەگرێ، پەڕەسێلکە کۆچەرەکان لەسەر تێلی کارەبای ڕێ چۆن ڕیز دەبن، جۆگەلەکان لەکوێوە دێن بۆ کوێ دەچن. ئەگەر ئەم جارە بێمەوە لە گۆی مەمکی هەر کانیەک قومە ئاوێک دەخۆمەوە، گشتیان دەکەم بە دایکی خۆم. لە هەر ئەشکەوتێکا شەوێک سەر بە گاشە بەردێک دەکەم، گشتیان دەکەم بە لانکی خۆم. ئەگەر ئەم جارە بێمەوە زمانی گڕ دەهێنمەوە بۆ لاڵەکان، شاپەڕی گڕ دەهێنمەوە بۆ فڕندە بێباڵەکان. ئەگەر ئەم جارە بێمەوە ناهێڵم لاوان گوڵ بچنن بۆ گوڵدانی مردووی سەرمێز، فێریان دەکەم کە چوونە ژوان لە بەرۆکی کچانی دەن، ئەوسا بیان گرنە ئامێز. ئەگەر ئەم جارە بێمەوە مناڵانی مۆسکۆی چاوشین فێریان کردووم بێ شیرینی سەر ناکەم بە هیچ ماڵێکە، زۆر جۆلانی نەرم و سادە بۆ مناڵان هەڵدەبەستم، لە جەژنی لەدایک بوونیانە کە نیانە بەشدار دەبم. لە باتی مۆم دادەگیرسێنم ئەنگوستم، گڕ بەردەدەم لە گلێنەی چاوەکانم لە ساواترین هەڵوەستم. ئەگەر ئەم جارە بێمەوە هەر بێشکەیەک بێتە ڕێگم بە شوێنەیی بەسەریا دەنوشتێمەوە. ئاخ مناڵان، ئاخ بەس ئەم جارە بێمەوە. 16/5/1975 مۆسکۆ.
ئەی دایکیان لە یادمە کە مناڵ بووم، شەیدای تامی تفت و تاڵ بووم، گڵم دەخوارد قوڕم دەجوی، تۆش زلێکت لێ دەدام، هەمووت پێ تووڕ فڕێ دەدام. ئەی دایکیان ئێستا گەورەم و مناڵ نیم، عەشقی تامی تفت و تاڵ نیم، کەچی ئەگەرم جارە شیان ڕێم بکەوێتەوە بێرکۆت، لێشم بدەی لێشم حەرام کەی شیری خۆت، من بە تەشیەکەی مناڵی دەڕێسمەوە، دار بەرد گڵ قوڕ چیم بێتە ڕێدەی لێسمەوە. حەڤدەی 12/1975 مۆسکۆ.